دیارە وەستانی کۆبونەوەکانی ئەنجومەنی سەركردایەتیەکێتی هۆکارەکە ئەوە بوو جەنابی کاک کۆسەد کە وەکو حەکەم و ڕابەر و باوکی هەموو هەڤاڵانی یەکێتی بەبێ ئەوەی تەرەف بهێز لایەکە ئەو داوای کرد کە چونکە ئەو سەفەرێکی دوو ڕۆژێ هەیە بۆ هەندێک فحوسات بۆ ئەردن بۆی ئەوە ڕاگیرا و هەر کاتی ئەو گەڕایەوە مباشر کۆبونەوەکان دەست پێکاتەوە هیچ کێشەیەک نابێ. دیارە لەناو مەواقعی تەواصل اجتماعیە لەناو ئیعلامەکانە هەندێک قسە و قسەڵۆک و بابەتەیە کە هیچی ئەسڵ و ئەساسی نییە. هەموو جەوی ناوێکێتی زۆر باشە و کۆبونەوەکانیش باشەڕوە کۆبنەوە لاوەکیەکان ئێستا مەسەلەن لیژنەی پەیڕە و لیژنەی پرۆگرام لیژنەکانی تر ئیشەکانی خۆیانەکەن خۆیان ئاماداکەن بۆ کۆبنەوەی گشتی کە مباشر دوای گەڕانەوەی جنابی کاک کۆسەد دەست پێکاتوانێ و تەفاهماتیش لە بینی هەموو لیجانەکان هەموو و گروپانەی کە خەریکی پەیڕە و پرۆگرام لیجانەکانی ترن تەفاهمێکی زۆر باش لە بینیانە هەیە.